لەگەڵ بەڕێز عەلی ئەلتەمر ڕایشکاری یاسایی گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە بەشێک لە وتارەکەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدری کە داوای هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق دەکات. بەڕێز عەلی ئەلتەمر لە بەغدا و لەگەڵماندایە. لە دوایین گوتاریدا موقتەدا سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق دەکات. ڕێکارەکانی هەڵوەشانەوەی پەرلەمان چین چۆن دەکرێت؟ هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەمە پرسێکی مەزازی نییە، بەڵکو لە دەستوری یاسادا هاتووە. مادەی 64 دەستور لە دەستوری عێراقیدا ڕێکارەکانی هەڵوەشاندنەوەی پەرلەمانی دەستیشان کردووە بە دووش ڕێگەی جیاواز، ئەویش بریتە لە داواکاریەک لە سەیەکی پەرلەمانتارانی عێراق و دەنگدانی زۆرینە یاخود ڕەها ئەو کاتە پەرلەمان هەڵەوەشێتەوە، یاخود لە هەمان کاتدا بە داواکاری سەرۆک کۆمەر و بەسەندکردنی سەرۆک وەزیران دواتر دەخرێتە بەردەم پەرلەمانەوە، کە ئەمە کەواتە دەقێکی یاساییە لە دەستوردا هاتووە کە چۆن پەرلەمان هەڵدەوەشێتەوە. بەڵێ ئەم هەڵوەشانەوەی چارەسەری بارودۆخی سیاسی عێراقەکە؟ بەڵێ ئێمە بکەین بە ئەنجامێک کە ئایا پەرلەمان هەڵدەوەشێتەوە، ئایا ئەم بابەتە بەدەست دێت، ئایا ئەمە بەدی دێت. سەیەک پەرلەمانتاران ئەمە داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکەن بۆ ئەوەی کەوا زۆرینەیەک بەدەست بێت، چونکە ئەمە بە زۆرینەی ڕەها بابەتەکە یەکلا دەبێتەوە پەرلەمان هەڵدەوەشێتەوە. دواتر ئێمە باس لە میکانیزمەکانی دیکە دەکەین، چارەسەرکردنی کێشەکان. لە هەمان کاتە کێشە هەیە لە ڕاستیدا پێویستە لەسەر ئەنجومەنی نوێنەران کەوا لە ماوەی مانجێکدا دوای هەڵوەشاندنەوەی خۆی کەوا سەرۆکۆماری لە هەمان کاتدا سەرۆکۆمار و بابەتەکانی دیکایەک لە بکاتە دوای 15 ڕۆژەم. ئەمە تاوەکو ئێستا بەدەست نەهاتووە، ئەمە پێشەلکارێکی زەقی ناوەڕۆکی دەستورەکەوە. دەستور زۆر بەڕوون و ئاشکرا میکانیزمەکانی هەڵبژاردننی سەرۆکۆمار و سەرۆک وەزیرانی دەستنیشان کردووە، بەڵام دەبین تاوەکو ئێستا ئەم بابەتە بەدی نەهاتووە، کەواتە پێشێلکاری ڕووداوە. دەستوری عێراقی زۆر ڕوون و ئاشکرایە، بابەتێکی تێدا نەهێشتۆتەوە، بەڵکو شتەکانی زۆر ڕوون و ئاشکرایە لە وەکو هەڵبژار وەکو پێوەرێکی ئاشکرا و ڕوون، بەڵام ئەو پێوەرە کە دەستنیشان کراوە ئێمە ئەو کاتە دەچینە بۆ شایەکی دەستوریەوە. پێویستە پەلە لە پێکێنانی حکوومەت بکرێت وێرە ئەوەی کە دادگای فیدراڵی ویسیکەوە چارەسەرەکان ئەم کێشانە چارەسەر کرد، بەڵام فریای نەکەوت. بەڵێ پەرلەمانی ئێستا دەرەنجامی هەڵبژاردننی پێشوەختیە، لە هەڵبژاردنێکی پێشوەختەوە ئەم پەرلەمانەی ئێستا هەیە. جارێکی دیکە هەڵبژاردنێکی دیکە بکرێتەوە، چێ دڵنیایی دەدات کە جارێکی ترم پرسە دووبارە نابێتەوە کە ئێستا؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیدا. میکانیزمی هەڵبژاردنەکان و شڕێکە و شێوازی هەڵبژاردنەکان بە سەرپەرشتی نەتەوەگرتووەکان لە ڕووی شەفافیەتەوە، بەڵام بە ڕێژەی بەشداریکردن ئەم بە کێشە زۆرانی لە عێراقدا دروست کرد لە پرۆسەی سیاسیدا کە لە دەرئەنجامی هەڵبژاردننی لێکەوتەوە. ڕێکەوتنی لایەنە سیاسەکان و گفتوگۆی لایەنەکان ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەوەی ئێمە لەم تەنگژیە دەرباز بین. هەروەکو چۆن لە زۆرێک لە لایەنە سیاسیەکان هەروەها بەڕێز سەرۆک بارزانی و سەرۆکی پەرلەمان لە هەمان کاتدا داوای گفتوگۆیان کردووە، داوای ئەوان کردووە گفتوگۆیەک هەبێت بۆ چارەسەری کێشەکان. لە هەمان کاتدا ئەگەر هەڵبژاردننیش بکرێت پێویستە هەر بە گفتوگۆ بکرێت دوای ئەوەی کەوا هەڵبژاردننی 10 ئۆکتۆبەر ڕوبەڕووی کێشە بووینەوە. بەڵێ لە بەشی قسەکانتە لەبارەی هەڵوەشاندنەوەی پەرلەمان باست لەوە کرد کە ڕێگەیەکی ئەوەیە لە سەرۆکۆمارەوە داوا بۆ سەرۆکوەزیران بڕات و دواتر سەرۆکوەزیرانش بیخاتە بەردەم پەرلەمان. کاتێ دەکاتە لای سەرۆکوەزیران هیچ وادەیەک هەیە کە دەبێت بۆ نمونە لە 10 ڕۆژ لە دوای ئەوەی سەرۆکوەزیران داواکار ڕاستی پەرلەمان دەکات ئەنجومەنی نوێنەران کۆ ببنەوە، هیچ وادەیەکی یاسایی هەیە یان نییە؟
نەخێر ئەمە ڕێکەوتنی ڕاستە و خۆیە ڕێکەوتنی ڕاستە و خۆیە دوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەو کاتە وەدە یاسایەکان دەست پێ دەکەن دوای 6 ڕۆژ لە ڕازی بوو لە هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەو کاتە وادەیەک بۆ هەڵوەشاندنی نوێ دەستنیشان دەکرێت ئەمەیە چارەسەرەکان لە نێوان سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی وەزیران وادەی واکۆ وادەی دیاریکراوە ئەمە لێرەدا لە یاسادا نەهاتوە هەروەکو چۆن زۆرێک لە بابەتەکانی دیکەش یەکلانەکراونەتەوە هەروەکو بابەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و مدەیەکی لە سووری تێدا دانەناوە یاخود بڵێن 15 ڕۆژ یاخود ئەم وادانە دەبینی تێپەڕێنران. بەڵێ پێتان وایە ئەم پرسە بچێتە بواری جێبەجێکردنەوە پەرلەمان هەڵوەشێتەوە کە ئێستا سەدر داوای کرۆ بەو پێیکە هێواش شێواش لایەن هەندێک لایەن و بەرپرسانی پێشووی عێراقیشەوە پاڵپشتی لە داواکەی سەدرەکرێت. بڵێ هەڵوەشاندنەوەی پەرلەمان لە ڕووی مافێکی دەستوریەوە ڕاستە داواکارێکی جەماوەریە و جەماوەکارێکی ملی زۆرینەی لایەنەکانە بەڵام ئەو ئاراستەیان گرتوتە بەر لە هەمان کاتدا هەندێک ئیستحقاقی هەڵبژاردن هەیە دەبێت تەواوی لایەنەکان ڕازی بن کە سازش لە ئیستحقاقەکانیان بکەن لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە. پێمان وایە کە گفتوگۆیەکی زۆر چڕوپڕ و مشتومڕێکی زۆر دەبێت لەسەر بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەمە شتێکی ئەو تۆ ئاسانیە کە ڕەنگە هەندێک پیان وابێ زۆر ئاسان بێت. بەڵێ ئێستا لایەنگرانی ڕەوتی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەگەر ئەوانەوێت چۆڵ نەکەن دەکرێم کۆبوونەوە لە شوێنێکی دیکە بکرێت سەبارەت بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان یان ڕێگە چارە چییە؟ بڵێ هەر بەو بوونەوە بەڕێز موقتەدا سەدر فەرمانی داوە با لایەنگرانی داوە کە درێژە بدەن بە مانگرتنیان لە بەردەم پەرلەماندا نەک لە نێو هۆڵی پەرلەماندا. بەڵام پرسیارەکەت کە پرسیارەکەی ئاراستەی من دەکەی ئایا دەکرێت پەرلەمان کۆ بێتە لە شوێنێکی دیکە دقێکی دەسووری نییە بۆ با بڵین پەرلەمان ئایا لە شوێنێکی دیکە کۆ بێتەوە تاوەکو با بڵین ئایا دۆخەکە بەچی دەگات. بەڵێ ئێستا بارودۆخی سیاسی عێراق لە دوای گوتارەکەی موقتەدا سەدر ڕەنگە جیاواز بێت لە پێش وادەی وتارەکەی موقتەدا سەدر. پێتان وایە لایەنە سیاسیەکانی عێراق هەروە بە ئاسانی ڕازیە بن بەوەی بێنە سەر ڕێی سەدر و ئامادە بن پەرلەمان هەڵبۆشێنەوە؟ نا نەخیر بە دڵنیاییەوە نەخێر لایەنە سیاسیەکان ئەوانیش دەستکەوتی خۆیان هەیە کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەدەستیان هێناوە کە زۆرێک لە وڵاتان دانیان پێداناوە وڵاتان جیاواز نەتەوەیەگرتووەکان دانی پێ ئەو هەڵبژاردنناوە هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بۆ هەڵبژاردننی ئۆکتۆبەر بۆیە کە ئێمە دەڵێن هەڵبژاردننی پاک و بێگەرت کراوەکەوە تا ئەستەقاقێکی دەستوری هەیە دەستکەوتێک هەیە بۆ لایەنە سیاسیەکان. لە هەمان کاتدا ئەمە بۆتە دەستکەوت ئەمە بۆتە دەستکەوتێکی هەڵبژاردن بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەو پەرلەمانتارەی کە هەڵبژێردراوە ماندوو بووە پارەی زۆری خەرج کردووە بۆ ئەوەی کاوە ببێت پەرلەمانتار بۆیە بۆ ئاسانە نییە سازش لەم بابەتە بکات ئەگەر چی خۆشەویستی نیشتمان لەسەروی هەموو شتێکەوەیە زۆر گەورەترە لە پۆستەکان بەڵام هەروەکو چۆن گوتێت ڕەنگە ئەو کاتەش جارێکی دیکە هەمان کێشە دروست ببێتەوە ڕەنگە هەمان کێشە دروست ببێتەوە جارێکی دیکە بۆیە وەڵامدانەوەی داواکاریەکانی سەدر ئەگەر چی واقعیش بوو ڕاستەقینەش بن هەمان کاتدا ئەمە پێویستی بەچی هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە بتوانین چۆن بتوانین جێبەجێ بکرێت چونکە ئەمە کاتێک زۆر دەخایەنێت پێم وایە ئەمە کاتێک زۆری دەخایەنێت. بەڵێ بەڕێز عەلی ئەلتەمر ڕاوێژکاری یاسایی لە بەغدا لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا بوو. سوپاس بۆ شرۆڤەکانی ئێوە.